پەنابەرایە وەکو دیارە سپای ڕۆژە پەنابەرەیە ئەم دوێ بزانین کورد هەموو گاوا لە ئاوارەیی بووە دەربدەر بووە دوێ ئەم بزانین وەکو کورد قەت بیر نەکەن ڕابردووەخۆ ئەم ئاوارە بوونە مادەم ئەم ئاوارە بوونە دوێ سینگێکی فراوان ئاوارەی دیژی قەبیل کرد وەکو کوردێکی خەڵکی کوردستان وەکو میوان دۆستێک کەوا پەروەردە کراوین ڕەوشبەرزیمان میوان دۆستیە ئێمە هەموو قەومێ قبول دەکەین خاستەنە و قەومانێکە لێ ئاوارە دەبن ناخۆشی و دەربەدەری دەبینین مافی پەنابەران ئەبێ هاوکاریان بکەین چ لە ڕووی مانەوی بێت لە ڕووی مادیشۆ بێ شەرت نییە هەر مادی بێ ئێمە کورد هەموو کات هاوکاری خەڵکی بێگانە بوون و ماوە بکتۆ خۆشمان ئاوارەیمان بینیوە بۆیە شەرت نییە هەر لە بەپی هەر کەس و بەپی توانای خۆی چەند بتوانێت لە لای خۆیەوە هاوکاری پەنابەران بکات و ڕێزیان لێ بکرێت ئەوانیش وەکو ئێمە ڕۆژێک بووین پەنابەر بووین ئێستا ئەوان پێویستیان بە ئێمەیە لێرە کوردی ڕۆژاوا ینی پەنابەر بوون یان لێرە حکوومەتیان وڵاتیان کوردستانی هەموو برێز و احترام دیارکردن لۆ کوردی ڕۆژاوا بشکل عام یانی برێز و احترام لەوان هەبوو و شتێکی هێنە حکوومەت لەگەل شتێ یاسانی و قانونی هەموو یعنی یاسانکردن سەهلکردن شتێکی بەسیط بوو بەڕێی خۆم ینی پەنابەر تەنها وەکو ناوێکە ئەوان وەکو خێزانی ئێمەن ینی دایک و باوک و خوشک و برای ئێمەن وە پێویستە ئێمە نەک تەنها ینی هاوکاریان بکەین لە هەموو ڕێکەوە کە هاوکاریکردن تەنها خۆی نابینێتەوە لە هاوکاری مادی بەڵکو بە هاوکاری معنەوی ینی ئەگەر بە پارەش دەتوانانی هاوکاریان بکەیت تەنها بە دوو قسەی خۆش تەنها بەوەی کە ڕێزیان بگریت و بە کەسوکاری خۆتیان دابنیت ئەو وەکو هاوکاریەکە بەڕای من و پێویستە ئەوشمان لەبەر چاوێت کە ئێمە خۆمان لە کات زمانێکە خۆشمان ئاوارە بووین